إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين،
وناصر المستضعفين وقاصم الجبارين، وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. باران نەبارین و وشکە ساڵی و کەمی ئاو هۆکار و چارەسەر ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. ئاو کە گەورەترین نیعمەتی خوای پەروەردگارە بۆ بەندەکانی کە پێی بەخشیون. هەمیشە وتراوە ئاو ژیان، ئاو ئاوەدانی، ئاو خۆشگوزەرانی، ئاو پاک و خاوێنی. وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. خوای گەورە جل جلاله ئەفەرمێت هەرچی شتی زیندوو هەیە لە ئاو دروستمان کردووە، ئەی بۆ ئیمان ناهێنن؟ لە سەدا هەشتای پێکهاتەی جەستەی مرۆڤ ئاوە. ئاو یەکسانە بە ژیان. وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته. خوا ئەو خوایەیە باران و بەرەکەتی خۆی دائەبارێنێتە خوارەوە بەسەر بەندەکانیە دوای ئەوەی کە مەعیوس بوون، دوای وشکە ساڵی، و ڕەحمەت و پیت و بەرەکەتی خۆی بڵاو دەکاتەوە. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار دووشتی بە بەرەکەت و بە ڕەحمەت داناوە. یەکەم پێغەمبەر صلى الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين. برحمته وبركته دانا وأخوي رب العالمين أو بيغمبرنا الزارة صلى الله عليه وسلم. دوهم أو باران وينشر رحمته. هم دوشتا هم بيغمبر هم أو رحمتي خواي پروردگارن بۆ بوژانەوەی مەخلوقات. پێغەمبەر صلى الله عليه وسلم معنەویاتی مرۆڤەکان ئەبوژێنێتەوە. ئاوی دڵەکانمانەدات، بارانیش ئاوی جەستە و زەرعات و کشت و کاڵمانەدات. ئەم دووشتە ڕەحمەتن. قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين. پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئەگەر ئاوەکەتان غەرق بوو، ڕۆچوویە خوارەوە، نقم بوو، کێ ئەتوانێ ئاوێکی جوان و شیرین و سازگار و سپیتان بۆ بێنێ؟ کێ ئەتوانێ ئاوێکی چاکتان بۆ بێنێ؟ هەرچی ملهڕ و زاڵم و تاغوتی سەر ئەرز هەیە، هەرچی هێزی دنیا هەیە، هەمووی کۆکەیتەوە ناتوانێ یەک دڵۆب ئاو دروست بکات، یەک دڵۆب، یەک قەترە ئاو دروست بکات. فمن يأتيكم بماء معين. کێ هەیە؟ کێ توانێ قەترەی ئاو دروست بکات؟
کە ئەو مادەیەش کە ئاوی پێ دروست دەکرێ لە بەردەستیانایە، بەڵام ناتوانن H2O ناتوانن دروستی کەن. داواکردنی باران و داواکردنی ئاو ئیشی پێغەمبەران بووە عەلەیهیمو السەلات وەسسەلام. ئەبێ موسڵمانانیش کاتێکە بێبارانی و وشکە ساڵی ڕووی تێکردن چاو لە پێغەمبەران بکەن عەلەیهیمو السەلات وەسسەلام. یەکەم پێغەمبەرێک کە داوای ئاوی کرد و بارانی کرد یوسف پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهی السەلات وەسسەلام، کە خۆی هەم پێغەمبەر بوو هەم عەزیزی میسر بوو و هەم دادپەروەر بوو، بە ڕۆژوو ئەبوو بۆ ئەوەی برسی بێت و وا نەزانێ هەموو کەسێک تێرە برسیەکانی بیرکەوێتەوە. فەرمووی ثم يأتي من بعد ذلك عام يغاث الناس وفيه يعصرون. دوای 7 ساڵ وشکە ساڵی و بێبارانی 7 ساڵ باران و 7 ساڵ یەک بەسەریا کە خەڵکی وەزعیان باشە بێت، گوزەرانیان خۆشە بێت. يغاث الناس خەڵکی بارانیان بۆ ئەبارێنرێت. وفيه يعصرون ولو ساڵانەدا کە خوای رب العالمین بارانە بارێنێت خەڵکی ئەتوانن ژیانی خۆشیان بێت، بەروومەکانیان کەن بە شەربەت و بە مێوژ و بە شتی خواردن و ئیستیفادە لە بەرووبوومەکانیان بکەن. دووهەم پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهی السەلات وەسسەلام کە داوای بارانبارینی کرد، موسى پیغمبر صلى الله عليه وسلم. وإذ استسقى موسى لقومه فقل اضرب بعصاك الحجر فانفجرت منه 12 عينا. موسى سلامي خوای لەسەر بێ لەم فترەی تیه و سەرگەردانی بەنی ئیسرائیلە بێبارانیەکی زۆر و بێئاویەکی زۆر ڕووی تێکردن. استسقى موسى رب لقومه داوای کرد لە خوا موسى عليه السلام، فەرمی خوای پەروەردگار ئەومان بۆ ببارێنە بۆ قەومەکەم، بۆ گەلەکەم، بۆ هۆزەکەم. پێمان وت ئەو دارعاسایی بەدەستە بیە لەو بەردا 12کانی لەو بەردەیەتە دەرەوە، چونکە 12 قەبیلە بوون بەنی ئیسرائیلی، 12 طائفە بوون. قد علم كل أناس مشربهم، هەموو قەبیلە و تائیفەیەک ئەزانی ئاوەکەی خۆی لەکوێیە. داوای بارانی کرد. بۆیە موسى عەلا نەبینا و عەلەیهی السەلات وەسسەلام نوێژە بارانەی کرد بۆ قەومەکەی، کە نوێژە بارانەی کرد باران نەباری. فەرمی پەروەردگارە خۆت فەرمووتە نوێژە بارانە بکەن و دوعا بکەن باران نەبارێنم، حکمەتی چی بوو نەباری؟ خوا فەرمی ئەی موسى لەناو قەومەکەتدا کەسێک هەیە زۆر تاوانبارە، زۆر خراپکارە، با ئەو بڕواتە دەرەوە ئەمجا دوعا بکەن باران نەبارێنم. موسى على نبينا وعليه الصلاة والسلام وتاری بۆ دان، فەرمووی کێ هەیە گوناحبارە لە بینی خۆی خوایە، با بڕواتە دەرەوە نەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی لە دونیا بمرێت، کەس نەچوە دەرەوە. موسى دووبارە دوعای کردەوە، فەرمی خوایە باران بارێنە، بارانێکی بەلێزمە و چاکباری. خەڵکی دڵیان ئیسراحەتی کرد. خوا فەرمووی موسى فەرمووی پەروەردگارە حکمەتی چی بوو؟ گوناحکار و ستەمکارەکە نەچووە دەرەوە، هەر بارانت باران. خوا فەرمی ئەی موسى لە دڵی خۆیان لە بینی خۆم و خۆیان سوڵحێکی کرد و تۆبەی کرد، من تۆبەم لێ وەرگرت. موسى فەرمووی پەروەردگارە داوا لێ دەکەم ئەو کەسە من نیشان بە،
بزانم کێیە؟ خوا فەرمووی ئەی موسا 40 ساڵە سەرپێچی من ئەکا کەشفم نەکردووە بەتەمای بۆ تۆی کەشف بکەم بەتەمای پێت بڵێم کێیە 40 ساڵە گوناحەکە حەیام نەبردووە چۆن نەزانی چۆن پێ دەڵێم شتی وا نابێت جاری وا هەبوو بەنی ئیسرائیلی داوای باران و ئاویانە کرد داوای ڕزق و ڕۆزیان نەکرد ویان نەزانی هەر باران ببارێ ئیتر هەموو کشت و کاڵ سەوزە بێ ئەگەر تەئسیری خوای ڕەب العالەمین نەبێت بەڵام ئێمە کە داوای بارانەکەین داوای بارانی بەبەرەکەت دەکەین کە لەگەڵ یا خۆشی و شادی بێت کەسێکی تر لە پێغەمبەران عەلا نەبینا و عەلەیهی الصەلاة وەسسەلام کە داوای ئاو و بارانی کردووە سولەیمان پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسسەلام لەگەڵ لەشکر و جوندی و قەومەکەیە چوونە دەرەوە بۆ نوێژە بارانە و بۆ دوعاکردن لە ڕێگادا گوێی لە مێرولەیەک بوو دوعایە کرد مێرولەیەکی بچووک دوعای دەکرد وشکە ساڵی بوو بێبارانی بوو داوایە کرد و هاواریە کرد اللهم إنا خلق من خلقك فأنزل علينا من رزقك فلا تعذبنا بذنوب بني آدم خوای رب العالمين ئێمەش مەخلوقێکی تۆین دروستکراوێکی تۆین ڕزق و ڕۆزی و باران ببارێنە بەسەرمانە بەهۆی گوناحی بەنی ئادەمەوە ئێمە سزامەدە ئێمە تاوانمان چییە؟ سولەیمان پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهی الصەلاة وەسسەلام کاتێک گوێی لە مێرولەکە بوو ئەمەی وت فەرمووی بگەڕێنەوە ئێرجعوو لقد سقينا بدعاء غيرنا خوای رب العالمين بۆ هەی دوعای غەیری خۆمانەوە بارانمان بۆ ئەبارێنێت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لولا الشيوخ ركع والصبيان رضع والبهائم رتع لصب عليكم العذاب صبا ئەگەر بەهۆی پیرەکانەوە نەبێت پیرە پشتکۆماوەکان و ڕیسپیەکانەوە نەبێت بەهۆی منداڵە شیرخۆرەکانەوە نەبێت بەهۆی خشۆک و مار و مێرووە نەبێت ئەوەندە بەنی ئادەم تاوانی زۆرە سزای خوای ڕەب العالەمین و بەڵاو موسیبەت و عەذابمان بەسەر یەکەوە بۆ ئەباراندن بەڵام هۆکەی مار و مێرووە هۆکەی بێزمانەکانە وا بەهۆی ئەوانەوە خوای ڕەب العالەمین تووشی قەهر و عەذابمان ناکات گەورەی پێغەمبەران عەلەیهی الصەلاة وەسسەلام رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەرێک بووە ئەویش داوای بارانی کردووە ابن عباس فەرمێت خرج رسول الله صلى الله عليه وسلم للاستسقاء متذللا متواضعا متخشعا متضرعا ابن عباس فەرمێت پێغەمبەر صلى الله عليه وسلم لشاری مدینە دەرچوو بۆ سەحرا بۆ نوێژە بارانە بۆ داوای باران لەخوا بە ملکەچی بە جلوبەرگ شڕی بە زەلیلی لە بەردەم خوای ڕەب العالەمیندا بە دوعا فەرمووی مناڵ با بگری شیری مێنێ خوا بەزەی بجوڵێ حەیوان بێچۆکەی جیاکەنەوە لێ با جلی شڕەوە بێنە دەرەوە ئافرەت و پیا و منداڵ بێنە دەرەوە منداڵان پاکن دوعا بکەن بەشکم خوای پەروەردگار باران ببارێنێ بۆیە جارێکیان وتاریەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینە لەناو وتارەکەیە لەناو خوتبەیە وتاری جمعە پیاوێک گەڵسایەوە فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم هلك الزرع والضرع کشتوکاڵ هەمووی تیا چوو حەیوانەکانمان هیچ شیریان تیا نەما ضەرع نەما گوانەکانیان وشتی کرد داواکە لە خوا باران بارێنێ
هەر لە کاتی خوتبەکەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە فەرمووی اللهم اسقنا اللهم اسقنا اللهم اسقنا خوایە بارانمان بە ببارێنە. ڕاوی حەدیثەکە ئەفەرمێ سوێند بەخوا ئاسمانی مەدینە هەمووی ساماڵ بێ هەور لە ناکاو هەورێ هات پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژەکەی تەواو نەکرد و باران تێ کرد. هەتا جمعەکەی تر باری. لە جمعەکەی ترەوە هەمان پیاوە هەڵسایەوە وتی ئەی پێغەمبەری خوا تیا چوون هەرچی کوشتوکاڵمان بوو غەرق بوو لافاو بردینی داواکە لە خوا خوای پەروەردگار بارانمان بە بگرێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جمعەکەیە دەستی بەرز کردەوە فەرمووی اللهم حوالينا ولا علينا خوایە لە دەوروبەرمانە باران ببارێنە لە هەر شوێنێک کە پێویستە بیبارێنە. بارانەکە خۆشی کردەوە. کەواتە دوعای نوێژە بارانە و دوعاکردن بۆ باران بارین ئیشی پێغەمبەران بووە عەلەیهیم الصەلاة وەسسەلام. ئەمساڵ بارانی پێویست نەباری وردە وردەوا دەرەکەوێت کە وشکە ساڵی بێت. ئەوەی کە زانایانی گردوونین قسەیان کردووە ئەمساڵ وتراوە ئەمساڵ وشکە ساڵیەک ئەگە ئاوا بڕوات ئەگە هەر ئاوا بێبارانی بێت ئەمساڵ وشکە ساڵیەکە 50 ساڵەشتی وا ڕووی نەیە. باران کەم باری بگرە ئەمساڵ لە بری بارینی باران بوومە لەرزە باری. خانووەکان لەرینەوە خەڵک زیانی بەرکەوت خەڵک کەوتە ژێر خانووەکەیەوە و مرد. هۆکارەکەی چییە؟ بۆچی باران نابارێت؟ هۆکەی چییە ئیماندارەکان؟ جمهوری عولەما ئەفەرموون هۆکەی زوڵم و ستەم و پێشێلکردنی مافەکانی خوا و مافی عەبدەکانی خوای پەروەردگارە. بەهۆی ستەمی ستەمکارانەوە زەوی سەنتەری تێگەچێت. وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. ئەگەر بەردەوام بوونایە لەسەر ڕێگەی ڕاست و لەسەر دینی ئیسلام خوای پەروەردگار ئاوێکی سازگار و بەردەوامی بۆ ئەناردن. پرسیارەکە ئەکرێ خۆ ئەوروپا و ئەمریکا بێباوەڕن بێدینن کە چی بارانیان بۆ ئەبارێت و ژیانیان خۆشە و بە هایلاف ئەژین و ڕەفاهیەتیانە بەردەوامە. بەڵێ وایە بۆ چونکە عەدالەتیاندا هەیە. عەدالەت هەموو کەسێک ئەزانێ ڕئیسی فەڕەنسا چەند لە گیرفانیایەتی. هەموو کەسێ ئەزانێ سەرۆکی بەریتانیا پارەکەی چەند دەمانگانە. بە عەدالەت ئەژین لەبەر دەم دادگایە یەکسانن. هەر وڵاتێ با کافریش بێ عەدالەتیایە بەردەوام بوو خوا ئەو وڵاتە بەردەوامەکات و پایەدارەکە. هەر وڵاتێ با مسڵمانیش بێت بەڵام عەدالەتی تیا نەبوو خەڵکەکەی ماستاوچی و ئەشەمبیلاکەر بوون خەڵکەکەی خەریکی تەمەلوق بوون خەڵکەکەی ماستاوچی بوون زاڵم تیانە هەبوو ئەوە ئەو وڵاتە با مسڵمانیش بن بەڵام ژیانیان تاڵە بێت. عەدل یانی چی؟ یعنی یەکسانی کە زوڵم هاو ئیتر ترازۆکە پێچەوانە دەبێتەوە نامێنێت ژیان تێگەچێت. بە ئیمان و تەقوا بەنەهێشتنی زاڵم و ستەمکاران خێر و بەرەکەت و باران ڕووەکاتەوە وڵات. ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. خوافر من أهلي وڵاتان و شارەکان و گوندەکان دووشت ئەنجام بن بەرەکەتی ئەرز و ئاسمانیان بۆ ئەبارێنین. یەکەم ئیمان دووەم تەقوا. لە خواترسان ستەم نەکردن زوڵم نەک باران ناهێڵێ بگرە سەنتەری ژیان تێگەدات. زاڵم و تاوانباران لە دنیادا هیوا ئەخوازن نەمرن بەڵام ئەمرن
لقيامت دا هوا أخوازن بمرن بلام نامرن ظلم الشومة مسلمان كان قالوا طائركم معكم شوم نقبتي لظلمايا نقبتي شومي لاستمايا لهشو يعني استمكاري تيابي دزو جلدو خائني تيابي تأولاتا شوميتو نقبتي اقريتا وبراستي نبركت اميني نبربوم اميني نقنموجو اميني نجيان اميني نكاسبي اميني نخوشي اميني ندلخوشي اميني ارض اسمان لو لا تتورن بهاي ظلموا پادشایەک چوو بەلای باخێکە بینی باخێکی جوانە لەگەڵ دەستۆ دایرەکەی لایدا وتی با لەم باخەیە میوەیە شتێ بخۆین بینی خاوەن باخەکە لەوێیە و خێزانەکەشی لەوێیە بە خێراتنی پاشایان کرد خاوەن باخ وتی بە خێزانەکەی بڕۆ تۆزێ میوە بکەنەرەوە بیکە بە شەربەت بۆ پاشا چوو میوەی کەندەوە کردی بە عەسارە و بە شتێکا کە ئاوەکەی بخواتەوە پاشا کاتێ پاشا شەربەتی میوەکەی خواردەوە لە ژیان یاشتی خۆشی وای نەخواردبوویەوە لە دڵی خۆیان وتی ئەم باخە من ئاگام لێی نەبووە ئەو میوە خۆشەی هەیە چۆن هی من نەبێت بۆ من نەبێت ئەی من پاشانیم چۆن ئەم کابرا فەلاحە داماوە ئەم باخە جوانەی هەبێت ئەم میوە خۆشەی هەبێت و ئەم بەرووبوومە خۆشەی هەبێت بۆچی بۆ من نەبێ وەڵڵا داگیری یەکەم پرسیاری کرد ئەم شەربەتە هی ئەم میوەی باخەیە وتی بەڵێ وتی تۆزێکی ترم بۆ تێکە زۆر خۆش بوو بۆی تێکرد خواردیەوە تامی کرد میوەیەکی تاڵ ناخۆش خراپ پاشا هەڵی هێنایەوە و ڕەشایەوە وتی ئەمە چی بوو خاوەن باخ ئەمەش هەر هەمان لەو باخە بوو وتی بەڵێ قوربان بگرە هەمان درەخت بوو هی یەک درەختە نەک باخەکە یەک درەختیشە وتی ئەی بۆ تامیان جیایە ئەم تامی زۆر ناخۆشە نەمتوانی قوتی بەم هاوسەری باخەوانەکە وتی پاشام ڕەنگە پاشامان دڵی خۆی گۆڕی بێت کە دڵی خۆت گۆڕی لە گۆڕینی دڵی پاشا و سەرۆکا بەرەو خراپە مەخلوقاتیشە گۆڕێن بە دەستی خوای پەروەردگارە ئەگە پاشا دڵی گۆڕی نە بەرەکە دەمێنێ نە هیچ ژیان تێگەچێت بۆیە بەڕاستی مسڵمانان زوڵم شومە لە هەر شوێنێک بێت لە ماڵی خۆتا بێت لە شارتا بێت لە گەڕەکتا بێت لە وڵاتتا بێت زوڵم هەبوو باران نابارێت بگرە مصیبەت ئەبارێت بە عەزەمەتی خوا دڵمان لەگەڵ خوای ڕەب العالەمینە ساخکەینەوە بە تایبەتی خوا بارانمان بۆ ئەبارێنێ ئەنیس المؤمنین کتێبێکە هەمووی پرێتی لە پەند و ئامۆژگاری ئەبا قولابە هەبووە لە دەشتێکا ڕۆشتووە پارچەیە هەوری بینیوە لەناو ئەو هەورەوە دەنگێ دەرهاتووە هاواری کردووە ئیسقی حەدیقەتە فولان بڕۆ ئەی هەورەکە کشت و کاڵ و مەزرعەی فڵانە کەس ئاو بە ئەبا قولابە ئەفەرمێ شوێن هەورەکە کەوتم چووە مەزرعە و کشت و کاڵێکەوە لەو شوێنەوە دەستی کرد بە بارانبارین تەنها بەسەر فەلاحەتی ئەو کەسەیە کە ناوی هێنرە لەناو هەورەکەوە دەنگێک هات ئایا فریشتە بووە چی بووە ئەفەرمێ چوون بینیم خاوەن مەزرعەکە لەوێیە وتم ئەو خوایە پرسیارەکن لێ دەکەم جوابم بەرەوە وتی فەرموو وتی ئەم بەرووبوومە چی لێ ئەەکەی ئەم باغەت چی لێ ئەەکەی وتی کاتێکە کاتی بەرووبوومیەت و حاصڵات یەکەم بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆم هەڵەگرم و ماڵم ناڵم بەشێکی یەکسەر ئەیەم بە فەقیر و هەژار بەشێکیشی هەڵەگرمەوە بۆ تۆوی ساڵێکی تر بە عەزەمەتی خوا کار بەدەستەکانمان ئاوایان بکردا لەگەڵ موچە و بوتچەی ئەم وڵاتەیە ئاوا خوای ڕەب العالەمین بە تایبەتی بەرانی بۆ ئەباراندن ژیانی هەمومان خۆشە بوو بەڵام مادام دڵ مستەم لە وڵاتە هەیە ئەبینی ئاسمانیش لێمان تووڕەیە
ئای چەند وڵات ئای چەند ئومەت تیا چوو بەهۆی گوناحەوە وەکەم قەسەمنا من قەڕیەتین کانت ظالمە خوا فەرمێ چەندین شارمان گرت لە ناومان بردن چونکە ستەمکار بوون بەهۆی گوناحەوە مسڵمانەکان نیعمەت لا دەچێت وبالمعاصي تزول النعم پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی إياك والمعصية فإن بالمعصية حل سخط الله ئاگاداری گوناح و سەرپێچی بن ئاگاداری تاوان بن چونکە بەهۆی تاوانەوە خشم و قین و تووڕەیی خوای رب العالمین ئەبارێت وبيغمر صلى الله عليه وسلم فرموي إن الحبارى لتموت في وكرها من ظلم الظالم خشوكو جانوركاني سر أرز بهوي استمكارانا وأمر لنا كنكاني خويانا لنا هلاني خويانا أمر بويا استمشوم إيمان داران أبيت هوي أوي كباران نبارد باشترين چارەسەر بۆ باران نەبارین استغفار داوای لێخۆشبوون لە خوا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا خوا فەرمێ استغفار بکەن داوای لێخۆشبوون بکەن لە خوا وبالأسحار هم يستغفرون لكاتي بيانية استغفر الله بكن داعي لخوشبون بكن والله العظيم خواه رب العالمين فرياما نكوي كزنات وانا باران ببارنه إلا اخوانا بي بويا بيويستا داوای لێبردن کەین لە خوا بگەڕێینەوە تۆبە بکەین بۆ ئەوەی خوای پەروەردگار لە دنیادا ژیانمان خۆشکە لە قیامەتیش ئینشاء الله ڕووسود بین خوا لە گوناهمان خۆش بین خوای عاقبەت خێرمان بکەیت خوای ڕەحممان پێ بکەیت خوای ئیمانمان سەلامەت بکەیت خوای بەزەی و بە حاڵمان نابێتەوە خوای دوعاکانمان گیرا بکەیت خوایا بارانی برحمتمان بۆ بارین خوایا بارانی برحمتمان بۆ بارین خوایا بارانی برحمتمان بۆ بارین خوایا هەرزانی خێتە وڵاتمانەوە خوایا بەرەکەتی ئەرز و ئاسمانمان بەسەرا بڕێژی یا ربی خوایا لە گوناحی باوک و دایەکمان خۆش بی لە گوناحی مردوەکانمان خۆش بی خوایا شیفای نەخۆشەکانمان بی خوایا شیفای نەخۆشەکانمان بی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە داوای دوعای خەیری کردووە خوایا شیفای بی ئەو ئافرەتەی نەخۆشە خوایا شیفای بی یا رب العالمین ئەوەی بەنامە داوای دوعای خەیری کردووە خوایا شیفای بی ئەو منداڵەی نەخۆشە و ڕەبوویەتی خوایا لەبەر خاتری ئیسمی عەظەمی خۆت لەبەر خاتری ئەم کاتە پیرۆزە خوایا شیفای بی هەر کەسێ داوای دوعای خەیری کردووە ئەو ئافرەتە خوایا شیفای بی خوایا شیفای بی ئومەتی پێغەمبەر بی خوایا وڵاتمانەوە داکەیتەوە قەرزی قەدەران دەفع بکەین مشکلەی مسڵمانان چارەسەر بکەین یا ربی هەر کەسێ دڵسۆزی خاک و خەڵکە موەفەقی بکەین هەر کەسێ خائینە خوایا بحرمەتی بکەین خوایا بە ئیسلامەتی بمانژێنێ بە ئیسلامەتی بمامرێنێ خوایا بە شەفاعەتی پێغەمبەرمان خەیر آمين الحمد لله رب العالمين أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين آمين برحمتك يا أرحم الراحمين آمين آمين والحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين وأشهد أن لا إله إلا الله ولي الصالحين وأشهد أن سيدنا محمد عبده ورسوله اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين ورضي اللهم عن سادات ديننا وأئمتنا حضرة أبي بكر وعمر وعثمان وعلي وعن الحسن والحسين وحمزة والعباس وسائر الصحابة والتابعين رضوان الله تعالى عليهم أجمعين رضوان الله تعالى عليهم أجمعين أما بعد عباد الله أوصيكم ونفسي الخاطئة القاصرة المذنبة أولا بتقوى الله وطاعته واجتناب معصيته والتزام أوامره
ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. واعلموا عباد الله، لقد قال الله تعالى في كتابه العزيز: أعوذ بالله من الشيطان الرجيم: فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. وقال رسول الله صلى الله عليه وسلم: إن الحبارى لتموت في وكرها من ظلم الظالم، أو كما قال. وصلوا وسلموا على من ختمت به النبوات والمعجزات، كما صلى ربنا رب الأرض والسماوات: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. صلى الله تعالى عليك وسلم يا رسول الله. اللهم صل وسلم على سيدنا محمد القائل: الراحمون يرحمهم الرحمن، يا أيها العاشقون بدر جماله يوم القيامة صلوا عليه وسلموا تسليما. صلى الله تعالى عليك وسلم يا حبيب الله. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر من نصر الدين، واخذل يا رب من خذلنا وخذل المسلمين. اللهم ادفع بلاءنا واقض حوائجنا، وارحمنا وارحم موتانا، واشفنا واشف مرضانا، وسلمنا وسلم أحيانا. اللهم اغفر ذنوبنا، اللهم استر عيوبنا، اللهم فك أسرنا، اللهم أصلح ذات بيننا، اللهم ألف بين قلوبنا. اللهم إنا نستغفرك إنك كنت غفارا أرسل السماء عليكم مدرارا. اللهم احفظ بلدنا هذا وسائر بلاد المسلمين. آمين. الحمد لله رب العالمين. عباد الله، إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن Müslümanın inşallah gayet muhtefelin aileler. Allahu Akbar. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى. الله أكبر.
الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا. قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى. بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى. إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. الله أكبر. سمع الله لمن حمده. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت. تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أنعمت به وأوليت. أستغفرك اللهم من جميع ذنوبنا وخطايانا ونتوب إليك. لا ملجأ ولا منجأ منك إلا إليك. اللهم يا خفي الألطاف نجنا وعافنا في الدارين مما نحذر ونخاف. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا غيثا مغيثا هنيئا مريعا مجللا دائما إلى يوم الدين. اللهم اسقنا غيثا مغيثا هنيئا مريعا مجللا دائما إلى يوم الدين. اللهم إنا نستغفرك إنك كنت غفارا يرسل السماء علينا مدرارا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. صلى الله على النبي محمد وعلى آله وصحبه وسلم. الله أكبر. الله أكبر.
السلام عليكم ورحمة